دوو ڕۆژی ڕابردووە ئێمە لە کۆنگرێکی ڕۆژنامەزی لەگەڵ ڕێکخراوە کانی کۆمەڵگای مەدەنی ڕێکخراوە ژینگەیەکان و پارتی سەوزی کوردستان لەسەر ئەو لەشکرکێشەی دەوڵەتی تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان و تێکدانی ژینگە و سروشتی هەرێمی کوردستان بە تایبەتی پارێزگای دووەک. بۆیە ئێمە ئیمڕۆ لە بەردەم بارەگای نەتۆ یەکگرتوەکان لە شاری سلێمانی ئێمە ئیمڕۆ سکاڵایەک تۆمارەکەین کە ئێستا نوێنەری کۆمیسیاری باڵای نەتۆ یەکگرتوەکان لێرە حزوری هەیە. ئێمە ئەو یاداشتەی تەقدیمەکەین کە بیگەێنێتە شوێنی خۆی لە ئیشی لەسەر ئێمە هەر نەوەکو ئەمەی کە ئێسایکەین کە بڵێن هەست کاڵایەک بێت تۆمارەکەین ئێمە بە دوچوونیشی بۆکەین کۆڵ نادەین لەو مەسلەیە. ئێمە پێمان وایە ژینگە و سروشتی کوردستان هێڵی سوورە هەج لایەنێ هەش دەوڵەتێ هەش کەسێک دەستی بۆ بەرێ ئەمە مافێکی گشتیە. بۆیە ئێمە لەم مافە گشتیە خۆش نابین و لە هەمان کاتیشا داواکەن لە نەتۆ یەکگرتوەکان کە قەرەبوو زیانی مادی و معنەوی خەڵکی بادینانی خۆشەویست بکاتەوە کە ئێمە نزیکەی ملیۆنێ دار بەرەوسەرەوە لە ناوچوە بەدەل لە دار و ڕێژەی سەوزایی ئێمە چەندین ئاژەڵی کێوی و ئەوانش لەو مەنتقەیە هەمووی براوە. بۆیە ئێمە ئێستا یادداشتنامەکەمان یان سکاڵاکەمان تۆماری نوێنەری بەڕێزی نەتۆ یەکگرتوەکانەکەین. کاکەمانەجان فەرموو ئەمەوەیە بە هەر سێ زمانەکەشە بە ئینگلیزی و عەرەبی و کوردی نووسراوە. بەڵێ دەستی ئێوەش زۆر سپاس بۆ ئێوە. زۆر سپاس. تێکدانی ژینگە بە تایبەت لە ناوچەکانی بادی ئێمە ئێستاوە چاوەڕێنەوەی ئیمڕۆ سکاڵاکەمان تۆمار کرد هەتاکو هەفتەیەکی تی چاوەڕێ بینزین هەڵوێستی نەتۆ یەکگرتوەکان چییە لە مەسەلەی ئەم پرسە. هەر ئیمڕۆ ئێمە پەنابەرانی کورد لە ئەوروپا لەسەر خەتن ئەوانیش سکاڵاکەیان بۆ ئەنێرین داوایان کردووە لە ڕێی خۆیانەوە بینێرنە ڕێکخراوە نێودەوڵەتەکان بە تایبەتی ڕێکخراوە ژینگەیەکان پارتی سەوزی وڵاتانی ئەوروپا هەموو شوێنێکی لێگادارەکەینەوە. یعنی ئەمە کۆڵ نادەین بۆ مەسەلەیە کۆڵ نادەین. یوێن چەند ساڵە بێدەنە تەسەوڕەکەن بە نەک سکاڵاکە بەڕێسان بگرێنەوە چاوەڕی چیەکەن یوێن عەرەبی خەڵکی کوردستان زاخۆ بە تایبەت ئێمە ئیتر ئەمە سکاڵایە تۆمار کردەوە خۆیتر نەتەوە یەکگرتوەکان و ئانە خۆیتر خۆیان بە عوزمەیان وڵاتە و جیان نەزانن. یعنی ئیتر ئەگەرەوەی چی پێ نەکرێ بچین پەنا بۆ کەوتر بەری. یعنی ئیتر خۆ ئەمریکا نوێنەری هەموو وڵاتەکان لە نەتۆ یەکگرتوەکانە ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی وڵاتانی ئەوروپا هەمووی لە نەتۆ یەکگرتوەکانە واتە ئێمە ئیمڕۆ بەڕەسمی داوامانە بەوان. هەر باش و ئیمڕۆ کە هاتنە سەر خەتوانە خۆتان نەزانن زۆر جارێ خۆ لە هەولێر گەنجێکە هەر سووتە هەر نەژاتنە پێشەوە. ئەنی ئیمڕۆ هاتوونە بەدەم داواکە ئێمەوە هاتوونە ئەمە لیشمانەیە ئیشی لەسەرەکەین چکە ئێمە کۆڵ نادەین بۆ مەسەلە. کاگاوڕێژ وتە بێژە ئەگەر قسەیەکی هەبێ ئەویش حەزەکەم ئەگەر بێتە جێ شوێنەکەی زۆر سپاس. ئێمە و کوڕەخراوە NGOکان پێشتریش باسی ئەومان کرد وتمان ئێمە هەنگاوی مەدەنی کەمان ئەبێت ئەمە هەر بۆ خۆی کە ئێستا ئێوە لێرە ئامادەن و بینرێک کە ئەمەژێکی ترە لەو هەنگاوانەی ئێمە کە لە بواری با بڵێن یەکێ لە هەنگاوەکانی کۆمەڵی مەدەنیە کە ئەم سکاڵایە بۆ خۆتان نەزانن کە ئەمڕۆ لێرە یاومانە بە نوێنەری نەتەوە یەکگرتوەکان لە سلێمانی بە دوواداچوونی تریشمانە بێ و بابەتەکە گەینینە پەرلەمانی عێراقیش و هەنگاوی کێشمانە بێت ئەوە هەمووی ئەو هەوڵانەیە کە لە بواری کۆمەڵی مەدەنی ئایرێت بەرامبەر بە ژینگە چکەوە پەیوەندی بە هەموو تاکێکی کۆمەڵی ئەم وڵاتە و هەتا تەنانەت دوجار جیهانیشەوە هەیە چکە ژینگە ئێستا بۆ خۆتان زانن دەیان کۆنگرەی گەورەی لەسەرکرێ لە ئاستی ینی وڵاتانی جیهانە و بابەتێکی زۆر گرنگە هەم بەلای ئێمەشەوە هەم بەلای جیهانیشەوە بە تایبەتی ئەگەر بۆ نمونە گرنگ نەبووە بەلای نەتەوە یەکگرتوەکانەوە ئەمڕۆ لێرە نوێنەرایەتیان نانات بۆ وەرگرتنی سکاڵاکە و ئێمە بەردەوامین لە هەوڵەکە و نەوەستاوین و سوپاستانەکەین.